هێزی پێشمەرگە ئامادە بە. ئێرە بەرزایەکانی حەویجەیە. پێشمەرگەکانی پارتی ئازادی کوردستان کە پارتێکی ڕۆژهەڵاتی کوردستانە یادی دامەزراندنی کۆماری کوردستان دەکەنەوە. ئەوان هەرچەندە هێزێکی چەکداری ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی ئێرانن بەڵام زیاتر لە ساڵێکا بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش هاتوونەتە سنووری کەرکووک. جێگیری سەرۆکی پارتی ئازادی کوردستانیش داوای دووبارە پێکهێنانەوەی کۆمارێکی هاوشێوە دەکات. یادی هەفتا ساڵەی کۆماری کوردستان لە هەلومەرجێکدا دەکەینەوە کە باشووری کوردستان بە هەلومەرجێکی ناسکدا تێدەپەڕێ. لە ڕاستیدا هەلومەرجێکی هاتوو نەهاتە و هەناسەیەک لە باشووری کوردستان بەهێزەوە هەیە بۆ ئەوەی ئەزموونی دەوڵەتی جمهوری کوردستان دووبارە بکاتەوە و استقلال و سربەخۆیی کوردستانی ئەعلام بکرێت. پارتی ئازادی کوردستان لە سەرەتای شەڕی داعشەوە تا ئێستا 8 شەهید و 22 برینداریان هەیە. هەروەها پێشمەرگەکانی ئەو پارتە بەرزایەکانی حەویجیان پێسپێردراوە کە چەند کیلۆمەترێک لە سنتەری قەزای حەویجەوە دوورە و شارۆچکەکە پێگەی سەرەکی چەکدارانی داعشە لە سنووری پارێزگای کەرکووک. ئێمە کە سنوور ناناسین و لە هەر جێگایەکی کوردستان پێویستی بەخێن و ئارەقەی ئێمە بەبێ دۆردۆنگی و بەبێ بیلێکردنەوە حازرین جیهانی خۆمان بەخەتکەین. 22 کانونی دووەمی 1946 لە مەیدانی چوارچرای شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان قازی محەممەد سەرۆکی حەزبی دیموکراتی کوردستان دامەزراندنی کۆماری کوردستانی ڕاگەیاند بەڵام تەمەنی کۆمارەکە زۆر کورت بوو کە تەنها 11 مانگی خایاند. ڕۆکان جاڤێنارتی بەرزایەکانی حەویجە.